ئادەی بە وێنەی پۆلێکی خوێندنی ئەم سەردەمە بێنینە پێش چاومە لە هەولێر، شەنگهای یان لە شیکاگۆ. ژینگەی پۆلێکی وا پڕە لە فشاری تەواوکردنی کتێبی خوێندن، ئامادەبوون بۆ تاقیکردنەوەکان، هەڵقشان بەرەو سەرەوەی ڕیزبەندیە جیهانیەکان، بردنەوە لە پێشبڕکێ جۆراوجۆرەکاندا، هەوڵی بێوچان بۆ بەدەستهێنانی نمرەی بەرز لە زانست و تەکنۆلۆجیدا. ئێمە سەرقاڵی ئەنجامەکانین، سەرقاڵی ئەو ژمارە و داتایانەین کە پێمان دەڵێن خوێندکارێک ئامادەیە بۆ زانکۆ یان ئامادەیە بۆ بازاڕی کار. بەڵام لە ناوەڕاستی ئەم جەنجاڵیەدا پرسیارێکی بێدەنگ و ئازاربەخش هەیە هەموو مامۆستا و پەروەردەناس و دایک و باوکێک دوجار ڕوبەڕووی دەبنەوە. ئایا ئێمە خەریکین باشترین کرێکار دروست دەکەین یان خەریکین باشترین مرۆڤ گەشە پێدەدەین؟ ئەمە مشتومڕێکە زۆر مۆدێرن دەردەکەوێت، کەچی ڕەنگە لە مێژووی پەروەردەدا کۆنترین پرسیار بێت. ئەگەر ئایپاد و ڕێکارەکانی نمرەدانان و ئامرازە نوێیەکانی فێرکردن بخەین نەلاوە، خۆمان لە بەردەم هەمان ئەو دوو ڕێیانەدا دەبینینەوە کۆنفوزی کە لای زۆربەمان بە کۆنفۆشیۆس ناسراوە زیاتر لە 2500 ساڵ لەمەوبەر ڕوبەڕووی بووەوە. لە سەردەمێکی پڕ لە ئاژاوەی سیاسی و داڕمانی ئەخلاقیدا کۆنفۆشیۆس پرسیاری ئەوەی نەکرد چۆن خوێندکاران قازانج و سەرمایەی زیاتر پەیدا بکەن، بەڵکو پرسیاری کرد چۆن پەروەردە دەتوانێت ڕۆحی شارستانیەتیەک ڕزگار بکات. لە مەڵقەیەدا دەگەڕێنەوە بۆ جیهانی پڕ ئاژاوەی چینی کۆن بۆ ئەوەی بزانین چۆن لەو نەخشە ڕێگەیەی کۆنفۆشیۆس دایناوە وەڵامی هەندێک لە کێشەکانی پەروەردەی سەدەی 21 وەربگرین. هاوڕێیانی خۆشەویست، سڵاوتان لێبێت. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسێتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسێتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایەی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. کۆنفۆشیۆس لە دەوروبەری ساڵی 551 پێش زاین لە دەوڵەتی بچووکی لو کە ئێستا دەکەوێتە پارێزگای شاندۆنگ لە چین لە دایک بووە. ئەو لە سەردەمێکدا هاتە دنیاوە کە سیستەمی دەرەبەگێتی هەڵدەوەشایەوە. جەنگ لە هەموو لایەکەوە لە ئارادا بوو. باو باوی کوشتنی پاشاکان بوو. ڕاستە کۆنفۆشیۆس لە خێزانێکی خانەدان لەدایک بوو، بەڵام خانەدانی خێزانەکەی لە ئاوابووندا بوو. زۆربەی ژیانی لە پێگەی ئیداری بچووکدا کاری دەکرد، وەک ژمێریاری و بەڕێوەبردننی ئەمبار و خەزێنەکان. ساڵانێکی زۆر لە دەوڵەتێکەوە بۆ دەوڵەتێکی تر دەگەڕا و خزمەتەکانی پێشکەش بە فەرمانڕەوا و دەستەڵاتداران دەکرد بەو هیوایەی حکومەتێکدا بمەزرێنێت لەسەر بنەمای ئەخلاق بێت، نەک هێزی سەربازی. بە هەر حاڵ گرنگە بزانین کۆنفۆشیۆس لە هەوڵەکانیدا شکستی هێنا. لە ڕووی سیاسیەوە کۆنفۆشیۆس شکست خواردوو بوو. تا لە ژیاندا بوو هیچ فەرمانڕەوایەک ڕوانگە بەزنەکەی ئەوی جێبەجێ نەکرد. بەڵام لەو شکستەدا ئەو وەرچەرخانی لە ئاراستەی خۆیدا کرد. کۆنفۆشیۆس گەڕایەوە بۆ دەوڵەتی لو شتێکی شۆڕشگەرانەی ئەنجامدا. قوتابخانەیەکی کردەوە. قوتابخانەکەی تەنیا بۆ دەوڵەمەندەکان نەبوو، بەڵکو
بۆ هەر کەسێک بوو ئارەزووی فێربوونی هەبێت. دەگوترێت گوایە 3000 خوێندکاری هەبووە، لەوانیش 72 کەسیان گەشەیان کرد و بوون بە زانای گەورە. کۆنفۆشیۆس لە سیاسەتمەدارێکی بێهیواوە گۆڕا بۆ داناترین زانا و یەکەمین مامۆستا. ڕێبازێکی هزری وای دروست کرد کە دواتر بووە بنەمای تەواوی سیستەمی پەروەردەیی ڕۆژهەڵاتی ئاسیا. دەی باشە کۆنفۆشیۆس چی فێر دەکرد؟ هەڵبەت بیرکاری نەبوو، تیرهاوێشتنیش نەبوو، هەرچەندە ئەمانە بەشێک بوون لە بەرنامەی خوێندن. پەروەردەکەی لەسەر 3 کۆڵەکەی تۆکمە وەستا بوو کە جارێکی دیکە پێناسەی فێربوون دەکەنەوە. 1. پەروەردە وەک گەشەپێدانی ئەخلاقی. یەکەم و گرنگترین تێزی پەروەردەی کۆنفۆشیۆس ئەوەیە فێربوون بۆ خودی خۆتە، بەڵام بۆ خۆپەرستی نا. لەلای کۆنفۆشیۆس ئامانجی پەروەردە بریتی بوو لە بوون بە مرۆڤی چاک یان کەسێتی نمونەیی. مرۆڤی وا لەدایک نابێت، بەڵکو لە ڕێگەی پەروەردەوە پێدەگەیەنرێت. ناواخنی ئەم پەروەردەیە بریتی بوو لە بەخشندەیی یان مرۆڤدۆستی. کۆنفۆشیۆس پێی وابوو زیرەکی بەبێ ئەخلاق مەترسیدارە. دەکرێت تۆ زیرەکترین کەسی ناو کۆمەڵێک بیت، بەڵام ئەگەر بەخشندەیی یان ئەخلاقت تێدا نەبێت، ئەوە تەنیا ئامێرێکیت، کەرەستەیەکیت بۆ بەکارهێنان، نەک بکرێکی ئەخلاقی. کۆنفۆشیۆس گوتەیەکی بناوبانگی هەیە، دەڵێت زانایەک زۆری حەز لە مرتاحی بێت شایستەی ئەوە نییە بە زانا دابنرێت، چونکە پەروەردە پرۆسەیەکی درێژخایەنی بێوچانە بۆ تاشینی بەشە نەخواسترا و ڕق هەڵگەڕاوەکانی مرۆڤ تا ناخ و ئەو کەسێتیە ئەخلاقیەی لە ژێرەوەیە دەربکەوێت. 2. هێزی گۆڕانکاری لە ڕێوڕەسمەوە. کۆڵەکەی دووەم بریتیە لە نەریت یان ڕێوڕەسمەکانی نواندنی ڕێز و ئەدەب. لای مرۆڤی ئەم سەردەمە وشەی نەریت ڕەنگە وشک و کۆن و سەرکوتکەر بێتە پێشچاو. لە قسە و باسی دنیای مۆدێرندا زیاتر بەلای ئەوەدا دەچین مرۆڤ خۆی چۆنە وابێت و زۆر باسی شکاندنی یاساکان دەکەین. بەڵام کۆنفۆشیۆس بە شێوەیەکی جیاواز ئەم بابەتەی دەبینی. ڕێوڕەسمەکان جا شێوازی چەمانەوە بۆ مامۆستا یا لە فەرهەنگی کوردەواریدا دەستماچکردنی مامۆستا بێت، یان شێوازی چای تێکردن و خزمەتکردن بێت، یان شێوازی دانیشتن و قسەکردن لە بەردەم گەورەکاندا بێت. لای کۆنفۆشیۆس وەک ڕێزمانی پەیوەندیە کۆمەڵایەتیەکان بوون. هەروەک چۆن بەبێ ڕێزمان ناتوانیت بە زمانێک قسە بکەیت، بەبێ ئەم نەریت و ڕێوڕەسمانەیش ناتوانیت ئەندامێکی کارایی کۆمەڵگە بیت. لە ڕووی پەروەردەییەوە ئەمە مانای وابوو ئەدەب و ئاکارەکان تەنیا هەڵوێست و جوڵەی ڕووکەش نین، بەڵکو مەشقێکی جەستەیین بۆ فەزیلەتی ناوەکی. بە ڕاهێنانی جەستە لەسەر ڕەفتارەکانی نواندنی ڕێز و حورمەت، خوێندکار دوجار مێشکی ڕادەهێنێت تا هەست بە ڕێز بکات. ئەمە ئەو بیرۆکەیەیە کە دەڵێت شێوەی دەرەوە گەوهەری ناواخنی مرۆڤ دەنەخشێنێت. 3. یەکسانی هاوشان لەگەڵ پێوەری باڵادا. دوجار کۆنفۆشیۆس یەکسانی خوازێکی ڕادیکاڵ بوو. دروشمە بەناو بانگەکەی کۆنفۆشیۆس دەڵێت لە پەروەردەدا نابێت جیاوازی چینایەتی هەبێت. کۆنفۆشیۆس بەبێ گوێدانە پاشخانی کۆمەڵایەتی و سیاسی و ئابووری خوێندکارانی وەردەگرت. دەڵێن گوتوویەتی هەر کەسێک تەنانەت مشتێک گۆشتی وشکراوەی
وەک کرێی خوێندن پێشکەش بکردایە ئەو فێری دەکرد. بەڵام هەڵبەت بەڵامێکی گەورە، کۆنفۆشیۆس مامۆستایەکی ئاسان نەبوو. ئەو بڕوای بە پەروەردە و فێربوون لە ڕێی دۆزینەوەوە هەبوو. ڕەتی دەکردەوە زانیاری ئامادەکرا و بداتە خوێندکار. دەیگوت ئەگەر گۆشەیەکی بابەتێکم بەرز کردەوە و خوێندکارەکە نەیتوانی بە سێگۆشەکەی دیکەوە بگەڕێتەوە بۆ لام، من وانەکە دووبارە ناکەمەوە. ئەو داوای دەکرد خوێندکار هەوڵی تەواو بدات و بیرکردنەوەی ڕخنەیی هەبێت. پەروەردە بۆ هەمووان بوو، بەڵام پێویستی بە هەوڵی زۆر و زیرەکی خوێندکارەکە هەبوو. با 2500 ساڵ بینە پێشەوە. ئایا ئەم داناییە دێرینە چۆن لەگەڵ دۆخی پەروەردەی ئێستەماندا دەگونجێت؟ کە ورد دەبینەوە دەبینین داناییە پەروەردەیەکانی کۆنفۆشیۆس بە شێوەیەکی سەرسوڕهێنەر پەنجە دەخەنە سەر هەندێک لە گەرمترین مشتومڕەکانی ئەمڕۆ. لەو مشتومڕانەیش ئەمانەی خوارەوەن: فێربوونی سۆزیاری کۆمەڵایەتی بەرامبەر تۆکمەیی ئەکادێمی. ئێستا شەپۆلێکی بەهێز بۆ فێربوونی سۆزیاری کۆمەڵایەتی لە قسە و باسە پەروەردەیەکاندا هەیە. ڕەخنەگران هەندێک جار ئەمە بە بەشێکی زیادە و بێهودە دەزانن، وەک بڵێیت قسەی ناو کتێب بێت. دیدگەی کۆنفۆشیۆس دەڵێت ئەمە زیادە نییە، بەڵکو بناغەییە. جەختکردنەوەی کۆنفۆشیۆس لەسەر مرۆڤ دۆستی پێشنیازی ئەوە دەکات هاوسۆزی و بنیاتنانی پەیوەندیەکان مەرجی پێشینەن بۆ گەشەی عەقڵی. ئەگەر خوێندکارێک ببێتە پسپۆڕی بواری کۆمپیوتەر و کۆدینگ، بەڵام ئەو توانایەی بۆ لە خشتەبردننی خەڵک بەکاربهێنێت، کۆنفۆشیۆس ئەمە بە پەروەردەیەکی شکست خواردوو ناو دەبات. ڕۆڵی پێکهاتە و نەریت. لە سەردەمێکدا کە زۆر جار دەربڕینی ئازاد لە سەرووی هەموو شتێکەوە دادەنین، چەمکی نەریت یا ڕێوڕەسم بەرەنگارمان دەبێتەوە تا چاو بە نرخی پێکهاتەدا بخشێنینەوە. کاتێک پۆلە پڕ ئاژاوەکان دەبینین کە فێربوون تێیاندا پەک دەخرێت، بیری کۆنفۆشیۆس یادمان دەخاتەوە کە پەیوەندیە ڕێکخراوەکان بۆ نمونە گوێگرتن بە ڕێزەوە، نەریتی جێگر و ڕێکوپێک، خوا هاوبەشەکان ئەو ئاسایشە دروست دەکەن کە بۆ فێربوون پێویستە. ئەمە پێمان دەڵێت ئازادی ڕاستەقینە لە ڕێگەی ڕێکوپێکیەوە دیسپلن دێت، نەک لە کەس بە کەسی و هەرکەس بۆ خۆیدا. دادپەروەری و عەقلیەتی گەشەسەندن. کۆنفۆشیۆس ڕەنگە یەکەمین داکۆکی کار بێت لە عەقلیەتی گەشەسەندن. بە جەختکردنەوە لەسەر ئەوەی کەسێتی نمونەیی دروست دەکرێت و لەدایک نابێت، ئەو بیرۆکەیەی ڕەت کردەوە کە زیرەکی شتێکی جێگیر بێت. ئەمە ڕاستەوخۆ پەیوەندی بە خەباتی ئەم سەردەمەوە بۆ دادپەروەری هەیە. ئەم دیدە پشتیوانی لەو باوەڕە دەکات کە هەر منداڵێک بێ گوێدانە شوێنی جوگرافی یا پێگەی کۆمەڵایەتی توانای گەیشتن بە مەزنی ئەخلاقی و هزری هەیە، بە مەرجێک گۆشەی بابەتەکەی پێ بدرێت و هان بدرێت بۆ دۆزینەوەی سێگۆشەکەی دیکە. جا ئێستا با بگەڕینەوە بۆ پرسیارە سەرەکیەکە: ئایا ئێمە کرێکار دروست دەکەین یان مرۆڤ؟ کۆنفۆشیۆس پێمان دەڵێت ئەمە دابەشکردنێکی هەڵەیە. کۆمەڵگەیەک لە مرۆڤی ڕەوشت بەرز و بەخشندە و ڕێکوپێک لە هەمان کاتدا کاریگەرترین هێزی کارە، سەقامگرترین حکوومەتە و زیندووترین فەرهەنگە. ژیانی ئەو ئاڵنگاریەکمان بۆ جێدەهێڵێت. بیرمان دەخاتەوە کە مامۆستا تەنیا گەیەنەری زانیاری نییە، بەڵکو چێنەر و گەشەپێدەری کەسێتیە.
کۆنفۆشیۆس داوا لە خوێندکاران دەکات واز لەوە بێنن تەنیا وەرگری زانیاری حازر بەدەست بن. دەبێت دەست بکەن بەوەی خۆیان ئەندازیار و نەخشێنەری ئەخلاق و ئاکاری خۆیان بن. دەی بۆ ئەمڕۆ ئێمە چی بکەین؟ گەر مامۆستایت، دایک یان باوکیت، یان فێرخوازێکی هەمیشەییت، ئەم هەفتەیە سەرنج بدە داخۆ لە پەروەردەدا جەخت لە چی دەکەیتەوە؟ ئایا تەنیا ئەو گۆشانە دەژمێریت کە لەبەرت کردوون، یان خەریکی ئەو کارە سەختەیت گۆشەکان بە ناوەڕۆکی کەسێتی خۆتەوە ببەستیتەوە؟ بنەما پەروەردەیەکانی کۆنفۆشیۆس وا دەکەن پرسیار بکەین داخۆ پلان و کاری پەروەردەییمان بۆ زانین و تەواوکردنی ناوەڕۆکی بەرنامەی خوێندن و جێبەجێکردنی ڕێنماییەکانن، یان بۆ گەشەپێدانی کەسێتی خۆمان و خوێندکارەکانمانن. ڕەنگە وەڵامەکەی بۆ زۆرمان ئاسان نەبێت، بەڵام دڵنیام کاتی ئەوەیە داناییەکەی کۆنفۆشیۆس بانگهێشتی نێو پۆلەکان بکەینەوە، نەک بۆ پەرستنی ڕابردوو، بەڵکو بۆ بە مرۆییکردنی داهاتوو. سوپاس بۆ ئەوەی تا کۆتایی لەگەڵم بوون. تا ناسینی بیرمەندێکی مەزنی دیکە بەردەوام بن لە گەڕان، بەردەوام بن لە فێربوون، بەردەوام بن لە گەشەکردن. بە خودای میهرەبانتان دەسپێرم.